فرعون و دەست و پەیوەندەکانی لاپەڕا 88. اینجا با پێکەوە لە قورئاندا لە چیرۆک و سەرگوزشتەی فرعون و دەست و پەیوەندەکانی وردبینەوە دەربارەی ئەو هەڵە و چەواشەکاریانەی کە بەناو خەڵکیدا بڵاو بوونەتەوە. ئەوەی دەربارەی فرعونە زیاتر لەوەی دەربارەی نەمرود و نەتەوەکەی بڵاو بووە کە گوایە فرعون نەک هەر باوەڕی بەبوونی خوددا نەبووە بەڵکو داوای خوایەتیشی دەکرد. مانای وایە ئەوەندە جێل بوو کە بە ئاشکرا لەناو خەڵکیدا دەیگوت من بەدیهێنەری ئاسمان و زەویمە و میلەتەکەشی ئەوەندە جێل و نەفام بوون باوەڕیان پێدەکرد. بەڵام لەو ڕاستی کە لە قورئان و مێژوو شادی بۆ دەدەن دەدەکەوێت کە گومڕایی ئەویش لە گومڕایی نەمرود چووە و جوداوازیان نەبووە. هەردووچیان هەر لە بواری خودایەتی و پەروەردگارەتیدا گومڕابوون. گومڕایی شوێن کەوتوانی فرعونیش وەکو گومڕایی دەست و پەیوەند و شوێن کەوتوانی نەمرود بووە. ئەگەر جوداوازیەک هەبێت ئەوەیە کە لەبەری هەندێ بارودۆخی سیاسی ملهوڕی و دەماتگیری و نیشتیمان پەروەری لە نێو دەست و پەیوەندی فرعوندا بەرامبەر بە بەنی ئیسرائیل پەیدا ببوو کە بوو بۆ بربەستێک نەیدەهێشت ئەو نەفامانە باوەڕ بە خودایەتی و پەروەردگارەتی خودای باڵا دەست بهێنن. ئەگەرچی لە دڵیانەوە باوەڕیان پێی هەبوو وەکو زۆربەی بێباوەڕە مادیەکانی سەردەمی ئێستای ئێمە. ڕوونکردنەوەی کورتی ئەم بابەتە بەم شێوەیە. کاتێ دەسەڵات کەوتە دەست سەیدنا یوسف سەلامی خودای لێبێ هەموو هەوڵی بۆ ئەوە بوو کە ئیسلام و ڕێنمایەکانی لە نێوانیاندا بڵاو کاتەوە لەسەر خاچی میسر. ئاسەوارێکی وا پتەوی جێهێشت تا چەند سەدەیە کەس نەیتوانی ڕەشی بکاتەوە. هەرچەندە خەڵکی میسر هەمیان باوەڕیان بە ئیسلام نەهێنابوو بەڵام ناشتوانرێ بگوترێ مرۆڤی وایان تێدا مابوو کە باوەڕی بە خودا نەبێ و نەزانێت کە خودا بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە. کاریش بەوەندە نەوەستا بەڵکو لە ڕاستیدا ئیسلامەتی بەڕادەیەکی وا کاری کرد بۆ سەر هەموو میسریەک هەر هیچ نەبێ باوەڕی وابێ کە ئەڵڵا لەودی و سروشتەوە خودای هەموو بتەکان و پەروەردگاری هەموو خۆ بە پەروەردگار زانەکانە. لەسەر ئەو زەویە کەس نەمابوو کافر بێ و باوەڕی بە خودایەتی ئەڵڵای باڵا دەست نەبێ. بەڵام ئەوانەی کە لەسەر کافرەتی دەڕۆیشتن و بەردەوام بوون لەسەری ئەوا لەگەڵ خودادا چەند هاوڵێکیان دانابوو لە بواری خودایەتی و پەروەردگارەتیدا. ئەم کاریگەریە جۆرا و جۆرانەی ئیسلام هەر مابووەوە لەسەر خەڵکی میسر تا کاتی هاتنی سەیدنا موسا عەلەیهی السەلام. بەڵگەشت بۆ ئەمە ئەو وتارەیە کە یەکێک لە میرەکانی قیبتی لە کۆڕی فرعوندا دای ئەوەش لەو کاتەی کە فرعون بڕیاری کوشتنی سەیدنا موسایدا. ئەو میرا قیبتیە کە بەنیهێنی موسڵمان بوو لەناو میرەکانی کۆڕی فرعوندا خۆی پێنەگیرا و هەستا و گوتی هەروەک لە سوڕەی غافیر ئایەتی 28 و 29 هاتووە کە دەفەرمێت وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يك كاذبا فعليه كذبه وإن يك صادقا يصبكم بعض الذي يعدكم إن الله لا يهدي من هو مسرف كذاب. يا قوم لكم الملك اليوم ظاهرين في الأرض فمن ينصرنا من بأس الله إن جاءنا. قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. وتا ئایا پیاوێک دەکوژن کە دەڵێت ئەڵڵا پەروەردگار و خودامە لەگەڵەوەشدا بەڵگە و موعجیزەی زۆری لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هێناون؟ خۆگە درۆزن بێت ئەوە زەرەری درۆیەکەی هەر بۆ خۆیەتی و بۆ ئێوە نییە و ئەگەر ڕازگۆش بێت ئەوە هەندێک لەو هەڕەشانی بە پەیمانی خوددا پێیداون کە سزای خودای گەورەتان بۆ دێ ئەوە حتمەن توشتان دێت. بەڕاستی خوددا ڕێنمایی زیادەڕۆ و لە ڕێلادەر و درۆزن نادات. ئەینەتەوە کەم ئەمڕۆ ئێوە ماڵ و مڵکێکی زۆرتان بەدەستەوەیە و لەسەر زەویش دەسەڵاتدارن و دەستڕۆیشتون. باشە ئەگەر سزای خودامان بۆ بێت چێ هەیە یارمەتیمان بدات و قوتارمان کات لێی. پەروەردگار لە سوڕەی غافیر ئایەتی 30 و 31
دەفەرموێت وقال الذي آمن يا قوم إني أخاف عليكم مثل يوم الأحزاب مثل دأب قوم نوح وعاد وثمود والذين من بعدهم وما الله يريد ظلما للعباد واتا ئەینەتەوەکەم دەترسم وەکو ئەو دەستە و تاقمانەتان لێبێت کە ڕێکەوتن دژی پێغەمبەران بوەستنەوە وەکو کافرانی نەتەوەی نوح و عاد و ثەمود ئەوانەی لە دوای ئەوان هاتن وەک نەتەوەی لوط بینیتان چۆن خودای گەورە لە بەینی بردن پەروەردگار لە سوورەی غافیر ئایەتی 34 دەفەرموێت ولقد جاءكم يوسف من قبل بالبينات فما زلتم في شك مما جاءكم به حتى إذا هلك قلتم لن يبعث الله من بعده رسولا كذلك يضل الله من هو مسرف مرتاب وتا یوسفتان بە چەندین معجزەی ئاشکراوە بۆ هات کەچی تا ئێستا بەرامبەری هەر لە گوماندان کاتێک کۆچی دواییشی کرد گوتتان دوای ئەو هەرگیز خدا هیچ پێغەمبەرێکی دیکە نانێرێ پەروەردگار لە سوورەی غافیر ئایەتی 41 و 42 دەفەرموێت ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار واتا ئەینەتەوەکەم بۆچی من داوای ئەوەتان لێ دەکەم و بانگتان دەکەم کە باوەڕ بهێنن بە خودای تاک و تەنیا کە دەتان با بەرەو ڕزگاری و بەهەشت و ئێوەش بەرەو ئاگری دۆزەخم بانگێش دەکەن داوام لێ دەکەن کە بێ باوەڕ بم بەخوا و هاوڵی بۆ پەیدا بکەم و دەتانەوێت کەسانێ بکەم بە هاو بەشی وەکو فیرعەون کە من وا نازانم شیاوی بن من دەمەوێت ئێوە باوەڕ بەو خودایە بهێنن کە کەس زاڵ نابێ بەسەریدا کە تۆبەی تۆبەکارانی ژوەر دەگرێ سەرەتا و کۆتایی ئەم وتارە شایەتی ئەوە دەدات کە کاریگەری کەسایەتی سەیدنا یوسف سەلامی خودای لێبێت هێشتا لە دەروری نەتەوەکەدا تا ئەو کاتەی ئەم وتوێژار ڕووی داوە هەرما بوو ئەگەرچی چەندین چەرخی بەسەردا ڕۆیشت بوو بەهۆی ئەو زانستەی ئەو پێغەمبەرە بەڕێزە سەلامی پەروەردگاری لێبێت فێری کردبوون لە ڕادەیەکی وان نەفامیدا نەمابوونەوە کە هیچ شتێک لە بوونی ئەڵڵا نەزانن یا نەزانن کە ئەو پەروەردگار و خودایە و دەسەڵاتی بەسەر هێزی سروشدا زاڵە و دەبێ لێی بترسن و خۆی لێ بپارێزن هەروەها لە ڕستەی کۆتایی ئەم وتارەدا بەدیار دەکەوێ کە نەتەوەی فیرعەون بە تەواوی نکۆڵی پەروەردگارێتی و خوایەتی ئەڵڵایان نەدەکرد بەڵکو گومڕاییەکەیان وەکو گومڕایی نەتەوەکانی تر بوو کە لەمە و پێش باسمان کردن واتە ئەو نەتەوەیەش لە بواری پەروەردگارێتی و خوایەتیدا هاوڵی بۆ خوددا ئەڵڵا بڕیاردا بوو بەڵام ئەوەی کە گومان لە فیرعەون پەیدا دەکا کە بڕوای بەهەبوونی خوددا نەبوو بێ ئەو پرسیارەیە کە کاتێ گوێی لە موسا پێغەمبەر بوو دەیفەرموو ئینا ڕەسوول ڕەبی العالەمین من نێردراوی پەروەردگاری جیهانیانم گوتی وەما ڕەب العالەمین پەروەردگاری جیهانیان چییە و چێیە ئینجاوەی کە بە هامانی وەزیری گوت ابنی لی صرحا لعلی أبلغ الأسباب أسباب السماوات فأطلع إلى إله موسى واتا قەڵایەکی بەز و قوڵەیەکم سەختم بۆ دروست بکە تا بگەمە هۆکارەکان واتا بگەمە هۆکار و ڕێگاکانی ئاسمان تا بچمە لای خودای موسا هەروەها ئەو هەڕەشەی کە لە سەیدنا موسای کرد لئین اتەخەذتە ئیلاها غەیری لەئەجعەلەنەکە من المەسجونین ئەگەر بێزگە لە من بە خوددا بگری بەندت دەکەم و ئەو جاڕەی بۆ نەتەوەکەیدا ئەنە ڕەبوکم الئەعلا من پەروەردگاری هەرە بەرزتانم و ئەو قسەی کە بەدەست پێوەند و پیا و ماقوڵانی خۆی گوت ما علمت لكم من إله غيري نمزانیوە بێزگە لە من خودایەکی ترتان هەبێت بەم وتانە خەڵکی واتێ دەگەن کە فیرعەون باوەڕی بە هەبوونی خودای گەورە نەبووە و هیچ لۆچوونێکی دەربارەی پەروەردگاری جیهانیان نەبووە و هەر خۆی بەتاکە خوددا داناوە بەڵام لە ڕاستیدا پاڵنەری ئەم قسانەی پێشەوەی فیرعەون تەنها دەمارگیری و نیشتیمان پەروەری بوو چونکە لە کاتی سەیدنا یوسف سەلامی خوای لێبێت هەر ئەوەندا نەبوو کە بەهۆی کەسایەتیە بەڕێز و بەهێزەکەی ئەو زاتە بیر و باوەڕی ئیسلام لە خاچی میسر بڵاو بێتەوە بەڵکو کوڕانی یاعقوب بەنی ئیسرائیل
بەهۆی دەسەڵات و قسە ڕۆیشتنی سەیدنا یوسوفەوە عليه السلام لەناو حکوومەتی میسردا دەسەڵاتێکی تەواویان هەبوو. حکمیان بەسەر میسردا 3 بۆ 4 سەدەمایەوە. اینجا ئەستی دەمارگیری و نیشتیمان پەروەری و نەتەوەپەرستی ناسیۆنالیزم لە دڵی میسریەکاندا جوڵایەوە و تێڕوانینکی ڕەگەز پەرستیان بۆ دروست بوو بەرامبەر بەگەلی بەنی ئیسرائیل نەوە و وەچەی کوڕانی یاعقوب. ئەم هەستە تون بوو تاوای لێهات دەسەڵاتی بەنی ئیسرائیلیان نەهێشت و بنەماڵان نیشتیمان پەروەرە میسریەکان دەسەڵاتیان گرتە دەست و یەک لە دوای یەک حکمیان کرد. ئەو پاشان نوێیانەی کە حکمیان گرتە دەست بەوەندە نەوەستان کە کوڕانی یاعقوبیان ژێربار کرد و بێهێزیان کردن، بەڵکو هەوڵیاندا هەموو شوێنکارێکی سەردەمی سەیدنا یوسف سەلامی پەروەردگاری لێبێت بسڕنەوە و خوو نەریتی ئاینە نەفامیەکەی خۆیان زیندوو بکەنەوە. جاکاتێک کە پەروەردگار سەیدنا موسا عەلەیهی السەلامی بۆ ناردن ترسان لەوەی کە جارێکی دی دەسەڵات بکەوێتەوە دەست جوولەکەکان، ئەمە هۆی ئەو ڕەفتارە لوت بەرزەی فیرعەونە کە بە تووڕەی و تێخوڕینەوە لە سەیدنا موسا بپرسێ وەما ڕەب العالەمین، واتە خدای جیهانیان چێیە؟ ئەو ملبادانەی بۆ ئەوە بوو دەسەڵات هەر لە دەست خۆیدا بمێنێتەوە. فیرعەون لە هەبوونی خدای گەورە بێئاگا نەبوو. ئەمەش بە جوانترین شێوە لە گفتوگۆیەکانی فیرعەون و قسەی پیاماقوڵان و وتەکانی سەیدنا موسای پێغەمبەردا عەلەیهی السەلام دەردەکەوێ. بۆ نمونە فیرعەون بۆ داکۆچیکردن لەو قسەی خۆی کە موسا پێغەمبەر عەلەیهی السەلام نێردراوی پەروەردگار نییە دەڵێ فلولا ألقي عليه أسورة من ذهب أو جاء معه الملائكة مقترنين. وتأجر موسى سلامي خداي لبيت پیغمبرا بۆچی وەکو سەرکردە و گەورە پیاوان یەمە چەند بازنێکی زێڕی لەدەستدانیە، چونکە سەرۆکەکانی ئەوان 2 بازن و تەنێکی زێڕیان لەدەست دەکرد، یا بۆچی کۆمەڵی فریشتە لەگەڵیان نەهاتون پارێزگاری بکەن و پشتیوانی لێ بکەن؟ ئایا کابراایەکی مێشک بەتاڵ دەربارەی بوونی خوا و فریشتە ئەم قسانە دەکات؟ لە شوێنێکی دیدا قورئان چیرۆکی گفتوگۆی نێوان موسا و فیرعەونمان بەم شێوێ بۆ دەجێڕێتەوە. پەروەردگار لە سوڕەی ئەلئیسراء ئاەتی 101 و 102 دەفەرمێت ولقد آتينا موسى 9 آيات بينات فاسأل بني إسرائيل إذ جاءهم فقال له فرعون إني لأظنك يا موسى مسحورا قال لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بصائر وإني لأظنك يا فرعون مذبورا. واتە فیرعەون بە پێغەمبەر موسای گوت وابزانم جادویان لێکردووی تێکچووی. ئەویش فەرمووی تۆ باش دەزانی کە خودای ئەرز و ئاسمانەکان ئەو نۆ نیشانەی بۆ ناردوونە خوارەوە تا پەندی لێوەرگرن و بگەڕێنەوە لای ئەو شاهێدیشن لەسەر ڕاستی قسەکانی من وا دەزانم ئەی فیرعەون تۆ بە هیلاک دەچی و خەسارەتمەند دەبی. لە شوێنێکی دیدا خودای گەورە قسەی شاراوەی ناودڵی نەتەوەی فیرعەون دەردەخات کە لە سوڕەی ئەننەمل ئاەتی 13 و 14 دەفەرموێت فلما جاءتهم آياتنا مبصرة قالوا هذا سحر مبين وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين. واتە کە نیشانە دیار و ئاشکراکانی ئێمەیان گەیشتە لاو دیتیان معجیزەکانی سەیدنا موسا سەلامی خودای لێبێت گوتیان ئەوە سیحرێکی ئاشکرایە و نکوڵیان لێکرد و باوەڕیان پێنەهێنا لەگەڵەوەش لە دڵەوە دەیانزانی کە لەلایەن خوداوە هاتووە. ئەمەش زوڵمێک بوو لە خۆیان کرد چونکە خۆیان بە گەورەتر دەزانی و ملهوڕیان دەکرد لەوەی شوێنی حەق کەون. هەروەها قورئان کۆڕێکی ترمان دەخاتە بەرچاو کە سەیدنا موسا و دەست و پەیوەندەکانی فیرعەونی تێدا کۆ دەکاتەوە بەم ئاەتانەی لە سوڕەی تاها ئاەتی 61 تا 63 کە دەفەرمێت قال لهم موسى ويلكم لا تفتروا على الله كذبا فيسحتكم بعذاب
وقد خاب من افترى فتنازعوا أمرهم بينهم وأسروا النجوى قالوا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى وتا سيدنا موسى عليه السلام بكومل ساحراني فرمو أي هش بسرينا بدم خدای گەورەوە درۆ هەڵمەبەستن بەتایبەتی کە دەزانن ئەمانە مۆعجیزەی خودان و سحر نین مەڵێن سحرا دوایی بە هیلاکتان دەبا هەر کەسێ درۆ هەڵبەستێ بە هیلاک دەچێ و زەرەرمەند دەبێ ئەوانیش بەم قسەیە ترسیان لێ نیشت و بوونە دوو بەش هەندێکیان بەنهێنی دەیانوێت ئەمە ساحیر نییە ساحیر قسەی وا ناکات هەندێکیشان دەیانگوت بەدی ساحیرە هەتا لەسەرەوە ڕێکەوتن کە بە خەڵکی بڵێن ئەم دوانە سەیدنا موسا و هاڕوونی برای سەلامی خوایان لێبێت دوو ساحیرن و دەیانەوێ وڵاتەکەی خۆتان لەدەست دەربهێنن و خۆشتان و دەرنێن و لە دینی خۆشتان کە باشترین ڕێباستانە دەرتان بێنن ئەوەی لەم ئاەتە بە دەردەکەوێ ئەوەیە کاتێک کە سەیدنا موسا عەلەیهی السەلام ساحیرەکانی بە سزای خوددا و خراپی سەرنجامیان لەم بە درۆ خستنەوەیدا ترساند هیچ کێشە و بگرە و بەردە لە نێوان سەیدنا موسا و ساحیرەکاندا ڕووی نەدا ئەوەش لەبەرەوە بوو کە هێشتا ئاثەواری گەورەی دەسەڵاتی پەروەردگار لە دڵی ساحیرەکاندا هەرما بوو بەڵام حاکمە نیشتیمانیەکەیان ئاگاداریانی کردنەوە کە ئەگەر شوێنی موسا بکەون و دەسەڵات بکەوێتە دەست بەنی ئیسرائیلەکان ئەوە کودەتایەکی سیاسی گەورە ڕوودەدا و فەرمانڕەوای میسر دەکەوێتە دەست بەنی ئیسرائیلەکان بۆیە دڵیان ڕق بوو هەمیان لەسەرەوە ڕێکەوتن کە بربەرەکانی ئەو دوو پێغەمبەرە پێشەوایە سەلامی خودایان لێبێت بکەن دوای ڕوونبوونەوەی ئەم ڕاستیە بە ئاسانی دەتوانین بچینە ناو ئەم لێکۆڵینەوەیە کە کێشەی نێوان سەیدنا موسا و فیرعون لەسەر چی بوو جۆری ئەو گومڕایی کە فیرعون و نەتەوەکەی لەسەری بوون چی بوو فیرعون بە چ مانایەکی ڕەب داواکاری خۆیەتی پەروەردگارەتی دەکرد با پێکەوە بیر لە یەک بەیەکەی ئەم ئاەتانەی خوارەوە بکەینەوە یەکەم پیاماقوڵانی فیرعون ئەوانەی دەیانویست بانگەوازی سەیدنا موسا عەلەیهی السەلام لە ڕیشەوە دەربهێنن لە میسر لە دید و بەرژەوەندی خۆیانەوە پرسیاریان لە فیرعون دەکرد أتذر موسى وقومه ليفسدوا في الأرض ويذرك وآلهتك وتأي واز لموسى ونتوكي دينيد كآوا لولاد خرابه وآجاو بنيتو واز لپرسني تو خدا كانت بهينين بپیچواني أمانوا أو مسلماني باوري بسيدنا موسى عليه السلام هنا وبيدا قتن تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وتأي ومن بانگشتي كافر بوندكن دەتانێت بە نەزانی بکەومە شیرکەوە و هاوڵ بۆ پەروەردگار پەیدا بکەم ئەگەر لەم دوو ئاەتە وردبینەوە و بەڵگەی مێژووی و شوێنەواری نەتەوە کۆنەکانی میسر سەردەمی فیرعون بخەینە پاڵ بۆمان دەدەکەوێت کە فیرعون و نەتەوەکەی بەمانە یەکەم و دووەمی وشەی ڕەب هاوڵیان بۆ پەروەردگار پەیدا کرد بوو بتو سەنەمیان کرد بۆ هاوڵی خوددا و دەیان پەرست دیارە ئەگەر فیرعون خۆی بە پەروەردگاری سەرڕووی زەوی جیهانی سروشدا بنایە واتە وای دەربخزایە کە لەم جیهانەدا زاڵە بەسەر سیستەمی هۆکارەکان و بێزگەلەو لەو ئاسمانەکان و زەویدا هیچ خودای دی نییە ئەوە بە هیچ جۆرێک بت و سەنەمی نەدەپەرست دووەم بەڵام ئەو وشانەی فیرعون گوتوویەتی کە لە قورئاندا هاتووە یا ئەیها المەلأ ما علمت لكم من إله غيري واتە ئەی پیا و ماقوڵ و گەورە پیاوان هیچ خودایشک نابم غەیری خۆم کە پەرستراوتان بێت ابن عباس دەفەرمێ لە نێوان ئەم قسە و قسەکەی تری کە وتی ئەنە ڕەبکم الأعلا چل ساڵی پێچوو ئەو دوژمنی خودایە درۆی کرد و دەیزانی کە خودایەکی بەدەسەڵات هەیە و ئەرز و ئاسمان و ئەویشی دروست کردووە قال لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين واتەگوتی ئەی موسا ئەگەر خودایەکی دی جگەل لە من بگریت و بپەرستیەوە بەندت دەکەم لەوەشدا فیرعون مەبەستی ئەوە نەبووە کە هەرچی ئیلا هەبێت غەیری خۆی ڕەتی کاتەوە بەڵکو مەبەستی پوچکردنەوە بە درۆخستنەوەی بانگەوازی سەیدنا موسا عەلەیهی السەلام بوو کاتێ سەیدنا موسا عەلەیهی السەلام بانگەشەی ئەوەی کرد دەسەڵاتی خوددا نەک هەر تەنها لە سەروی سروشتەوەیە بەڵکو خاوەنی فەرمانکردن و بەرهەڵسکردنە و بە مانای سیاسی و شارستانیەتی خاوەنی دەسەڵاتی زاڵ و سەروەریە فیرعون بەنەتەوەکەی دەگوت وا نازانم جگە لە من خودایەکی لەو شێوەیە هەبێ کە موسا باسی لێوە دەکات هەڕەشەشی دەکرد ئەوەی لەم ئاەتانەوە بەدیار دەکەوێت بەڵگەی مێژووی و شوێنەواری نەتەوە کۆنەکان پشتگیری دەکەن ئەوەیە کە فیرعونەکانی میسر نەک هەر خۆیان بە فەرمانڕەوای هەرە بەرزدادەنا
بەڵکو خۆیان بە پاک و پیرۆز و بەڕێز دادەنا ئەویش بەهۆی خۆوە پاڵنانیان بە بت و خوداوەندەکانی ترەوە ئەمەشیان بۆ ئەوە بوو کە خۆیان بگێنە ناو دڵ و دەرونی خەڵکە ڕەشۆکێکە و بەسەر گیانیاندا زاڵ بن تەنها فیرعونەکان ئەم داوایەیان نەکردووە بەڵکو تا ئێستاش زۆربەی بنەماڵە حکمدارەکان جگە لە حکمکردنیان لە لایەنی سیاسیەوە ئەم داوایە دەکەن وەک هاوبەشیکردنێک جا زۆر بێیاکەم لە خودایەتی و پەروەردگارێتی خودای گەورەدا لە بازنەی ئەو دیوی سروشتەوە بۆیە دەبینی داوا لە خەڵکی ڕەش و ڕوت و جەماوەر دەکەن هەندێ دروشمی بەندایەتی لە بەردەمیاندا ئەنجام بدەن کەچی لە ڕاستیدا ئەم بانگەشیان بۆ خودایەتی ئاسمانی مەبەستی بنچینەییان نییە بەڵکو بۆ چەسپاندنی دەسەڵاتە سیاسیەکەی خۆیانە بۆیە دەبینین ئێستاشی لەگەڵدا بێت خێزانە حکمدارەکان لە میسر و ناوچە نەفامیەکانی دی بەنەمانی دەسەڵاتە سیاسیەکەیان ئەو خودایەتیەکەشیان دەڕوا و لەگەڵ کورسیەکە ئەم دەست و ئەو دەست دەکا سێم بانگەشەی فیرعون بۆ خودایەتی ئەوە نەبوو کە ئەو بەسەر هەموو یاسایەکی سروشدا زاڵە و ئەو بەڕێوەی دەبات بەڵکو مەبەستی خودایەتی لە بواری سیاسەتدا بوو بە مانای سێم و چوارەم و پێنجەمی وشەی ئەڕەب وای دادەنە کە ئەو سەرۆک و گەورەی هەرە بەرزی میسرە بۆیە دەیگوت ئەمن خاوەنی خاچی میسرم و بەرووبوومەکەشی هی منە کەوابێ هەر خۆم شایانی ئەوەم کار هەڵسوڕێنەرم تیایدا کەسایەتیا مەرکەزیەکەی وڵات خۆمم کە بنچینەی پێکەوە گرێدانی میسرە بۆیە نابێت هیچ یاسایەکی دیبێجگەل لە یاسای من بەڕێوە ببرێت بنەما و بنچینەی داواکەی فیرعون بە دەربڕینی قورئانی بەم شێوەیە بوو پەروەردگار لە سوورەی ئەز-زوخروف ئایەتی 51 دەفەرمێت ونادى فرعون في قومه قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون واتا فرعون بناو گەورە پیاوانی قبطیدا بڵاوی کردەوە و گوتی ئەینەتەوەکەم ئایا مڵک و دەسەڵاتی میسر هەمووی هی من نییە و ئەو ڕووبار و جۆگەلانە بەژێر کۆشکەکەمدا ناڕۆن ئایا نابینن چ دەسەڵاتێکم هەیە هەر ئەو بنچینێش بوو کە بانگەوازی پەروەردگارەتی نەمرودی لەسەر بنیات نابوو ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك وتا آیا هەواڵیە و کەسەت پێ نەگەیشتووە کە مناقەشەی لەگەڵ پێغەمبەر ئیبراهیم دەربارەی پەروەردگاری دەکرد ئەوەش بەهۆی بەخۆنازین و لە خۆبایبوونی بوو بەو دەسەڵات و مولکەی کە خودای گەورە پێیدا بوو هەر ئەو دید و ڕوانگەیە کە فیرعونی هاوچەرخی پێغەمبەر یوسف سەلامی خودای لێبێت لێوە داوای پەروەردگارەتی لە ژێر دەستەکانی دەکات چارەم بەڵام بانگەوازەکەی موسا عەلەیهی السەلام کە لەگەڵ فیرعون و دار و دەستەکەیدا بووە هۆی ململانێ و دووبەرەچی ئەوە بوو کە هیچ خدا و پەروەردگارێک نییە تەنها ئەڵڵا نەبێت بە هەموو ماناکانی وشەی ڕەب تەنها ئەو لە جیهانی سەروی سروشتەوە خدا و پەروەردگارە و لە ڕووی کۆمەڵاتی و سیاسیشەوە هەر خدا و پەروەردگارە بۆیە دەبێت تەنها ئەو بپەرسترێ و کەسی تر بێجگە لەو بە گوێڕاییکردن و پەرستن تایبەت نەکرێ دەبێت تەنها دەستور و یاسای ئەو لە هەموو کاروبارە جۆرا و جۆرەکانی ژیاندا پیادە بکرێ خدای گەورە سەیدنا موسا عەلەیهی السەلامی ڕەوانە کردووە بە بەڵگەی پێغەمبەراتی لە شێوەی موعجیزەدا پێ و فەرمان و نەهیەکانی خۆی بە وەحی بۆ ڕەوانە کردووە بۆیە دەبێت بەڕێوەبردنی کاروباری بەندەکان لە دەست ئەودا بێ نەک فیرعون لێرەدا فیرعون و سەرانی حکومەتەکەی جار لە دوای جار دەنجیان لێبەرز دەبە و دەیانگوت موسا و هاڕون هاتوونە و دەیانێ وڵاتی میسرمان لەدەست دەربهێنن و یاسا و دەستوری ئاینی و شارستانیەتیمان بگۆڕن بە یاسا و دەستوری دی بە پێویستی خۆیان پەروەردگار لە سوورەی هود ئایەتی 96 و 97 دەفەرموێت ولقد أرسلنا موسى بآياتنا وسلطان مبين إلى فرعون وملئه فاتبعوا أمر فرعون وما أمر فرعون برشيد وتا موسامان ببەڵگە و نیشانەکانی خۆمانەوە بۆ لای فرعون و دار و دەستەکەی نارد ئەوانیش گویان بە بانگەوازە خوداییەکە نەدا و شوێن فەرمانی فرعون کەوتن فەرمان و ڕێگەی فرعون لار و وێر و ناتەوا و عاقڵانە نەبوو پەروەردگار لە سوورەی ئەد-دوخان ئایەتی 17 تا 19 دەفەرمێت ولقد فتنا قبلهم قوم فرعون وجاءهم رسول كريم
أن أدوا إلي عباد الله إني لكم رسول أمين وأن لا تعلوا على الله إني آتيكم بسلطان مبين. واتە هۆ قوڕەیشینە ئێمە پێغەمبەرێکمان بۆ نادوون تا شاهدی لە خوددا یاخیبوونتان بێت هەروەک کە پێشتر پێغەمبەرمان بۆ لای فیرعون ڕەوانە کرد بەڵام فیرعون یاخی بوو ئێمەش بە شێوەیەکی سەخت گرتمان و لە بینمان برد شێوەیە کە بە خەیاڵی کەسدا نەدەهات ئێوەش لە خۆتان بترسن کە بە هیلاک بچن ئەگەر لە محەممەد صلى الله عليه وسلم یاخی بن. پەروەردگار لە سوورەی تاها ئاەتی 49 دەفەرموێت قال فمن ربكما يا موسى قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. واتا فرعون گوتی ئەی موسا ئەو خودایەی ئێوە کە منی بۆ بانگ دەکەن چێیە؟ نەیگوت خودای من چونکە زۆر کەل لە ڕق بوو دایە پاڵ موسا و هاڕون سەیدنا موسا عەلەیهی سەلام فەرمی پەروەردگاری ئێمە و ئەو خودایە کە هەموو شتێکی بەدیهێناوە و ژیانی پێبەخشیوە و پاشان ڕێنمایی و چۆنیەتی ژیانەکەشی کردووە. پەروەردگار لە سوورەی ئەش-شوعەرا ئاەتی 23 تا 29 دەفەرموێت قال فرعون وما رب العالمين قال رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين قال لمن حوله ألا تستمعون قال ربكم ورب آبائكم الأولين قال إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون قال رب المشرق والمغرب وما بينهما إن كنتم تعقلون قال لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين. واتا فرعون گوتی حقیقەتی ئەو خودایەتۆ چییە؟ چۆنە کە دەڵێی پەروەردگاری جیهانیانە؟ سەیدنا موسا عەلەیهی سەلام فەرمووی پەروەردگاری ئەرز و ئاسمانەکان و ئەوەی لە نێوانیاندایە ئەگەر باوەڕی پێ دەکەن. فرعون بە دەوروبەرەکەی گوت گوێتان لێ چ دەڵێ؟ من پرسیاری پەروەردگارەکەی لێ دەکەم کە حقیقەتەکەی چۆنە؟ ئەو باسی سیفاتەکەی دەکات. سەیدنا موسا عەلەیهی سەلام بەڵگەی دووەمی بهێناوە و فەرمووی پەروەردگاری ئێوە و بەدیهێنەری ئێوە و باو و باپیرانتانە. ئەمەش بەڵگەیەکی کاریگەرتر بوو بۆیە فرعون نەیتوانی بەرپەچی بداتەوە بۆیە گوتی بەڕاستی و پێغەمبەرەی بۆ ئێوە ڕەوانە کراوە شێتە. سەیدنا موساش عەلەیهی سەلام بەڵگەیەکی بەهێزتری بوو هێنایەوە بۆ سەلماندنی پەروەردگارەتی خودای گەورە و فەرمووی ئەو پەروەردگاری ڕۆژ لە ڕۆژهەڵات و هەڵدێنێ و لە ڕۆژ ئاواوە ئاوای دەکات. ئەوە زەقترین بەڵگەیە گەر ئێوە عەقڵتان هەبێ. هەرەو بەڵگەیەش بوو کە سەیدنا ئیبراهیم سەلامی پەروەردگاری لێبێت نەمرودی پێبەزاند و ورتەی لەدەم نەهاتە دەرەوە. فرعون کەزانی چی بۆ نەمایەوە لە بەرامبەر ئەو بەڵگە بەهێزانەدا وتی ئەگەر هەر پەروەردگارێکی دیجگە لە من هەڵبژێری ئەوە زیندانیت دەکەم هەتا دەمری لە بەندیخانە توندت دەکەم. پەروەردگار لە قورئان لە سوورەی تەها ئاەتی 57 دەفەرموێ قال أجئتنا لتخرجنا من أرضنا بسحرك يا موسى. واتا گوتی ئەی موسا ئایا بۆ ئەوە هاتوویە لامان کە بەو سحرت لە خاچی میسر دەرمان کەی؟ و هەروە پەروەردگار لە سوورەی غافیر ئاەتی 26 دەفەرموێت وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. واتا فرعون گوتی لێم گەڕێن با موسا بکوژم خۆی وا پیشاندا کە لە بەردڵی وان نایکوژێ بەڵام لە ڕاستیدا لە ترسیەوە بوو نەوەک سزای خودای بۆ بێ. اینجا با موسا بانجی خوداکەی بکات و ڕزگاری کە دەترسم دینەکەتان لێ بگۆڕێ یا ئاژاوە و شەڕ لە وڵاتدا بنێتەوە. پەروەردگار لە سوورەی تاها ئاەتی 63 دەفەرموێت قالوا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى. واتا ساحرەکان دوای وتوێژ لە نێوان خۆیان هاتنە سەر ئەوەی بڵێن کە ئەم دوو ساحرە دەیانەوێ بەهۆی ئەو سحرەی دەیکەن لە خاچی میسر دەرتان کەن و ئەو ڕێگە ڕاستەتان لێ بشێوێنن کە سیحرکردنە و
لبن دستان دەری بێنن و بەهۆیەوە ببن بە خاوەندە سەڵات بە وردبوونەوە لەو ئاەتانەی یەک لە دوای یەک هێنامان دەردەکەوێت کە هەمان ئەو گومڕایە کە هەر لە کۆنەوە نەتەوە جیاجیاکانی تێکەوت بوو باڵی کێشاو بەسەر دۆڵی نیلدا و بانگەوازی سەیدنا موسى عليه السلام و هارون عليه السلام هەمان بانگەوازی پێغەمبەران عليهلهم السلامی پێشووتر بوو کە هەر لە کۆنەوە خەڵکیان بۆ بانگ دەکرد. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.